جا ئەمڕۆ ئێمە میوانداری بەڕێز ئاراس عابدمان کردووە کە بڕا ناکەم پێویست بکە هەربیشی ناسێنی لەبەرەوەی ئەوە کەسێکی دیار و ئەکتیڤ و چالاکە کە بەردەوام خەمخۆرە لە بواری جینۆساید و ئەنفال و ئەو تاوانانە کە بەرامبەر بە گەلی کورد کراوە ئەتوانین بڵین پێیەکی لە هەڵەبجە و هەولێرە پێیەکیشی لە بەغایە بەردەوام بۆ ئەوەی بتوانێت قەرەبوویەک وەربگرێتەوە بۆ کەسوکاری کیمیاباران بۆ جینۆساید. جا کاگاراز خۆی هەم تاقانەی جینۆسایدیشە هەمیش خاوەنی 22 شەهیدە لە خێزانەکە. ئەمڕۆ ئەم بەیانیە لەگەڵمان نابێت قسە و گفتوگۆەکەین لەسەر ئەم بابەتانە تاکو چەند بزانین حکوومەت هاوکاری کردن. کاگاراز زۆر بەخێر بێت بانی باش خۆشحاڵیتە لە هەڵەبجەوە قوبوڵت کرد و میوانداری قوربان کاک ئاراس با هەرلۆ پرسیارێکی بکەم بە جددی تاسە چی کراوە لەلایەن عێراقەوە ینی بۆ با باسی هەڵەبجە بکەین وازە شوێنەکانی تر بینین. سپاس بۆ بەڕێستان دیارە بۆ خۆتان باشە زانن مەسلەی وشەی جینۆساید لە هەر شوێنێکی دنیا هەبێ پێناسیەکی تایبەتی خۆی هەیە. لە هەرێمی کوردستان 4 جینۆساید هەیە ئێستا شنگاریشی هاتوۆتە سەریانی هەڵەبجە و بارزانیەکان و فەیلیەکان و ئەنفالەکان گەلی کورد 4 جینۆسایدی زۆر گەوری بەرامبەر کراوە کە دوانی زۆر گەوریان لە پارێزگای سلێمانیە کە هەڵەبجە و ئەنفالە لە زمنیشە هەندێ شوێنی ترەیە هاوشێوەی هەڵەبجە و ئەنفارەکان وەک قەڵاتجێ وەک سەیسادە وەک پێنجوێن تەنانەت دەگە سەرێکی مێژووی گەلی کورد لە ساڵەکانی 63 ناو سلێمانی من بەبیرم دە ساڵەکانی 74 مەڵکەندی بوو بۆیە چەقی ململانێ لەگەڵ حکوومەتە یەک لە دوایەکەکانە ئەگە سەرێکی ناو شاری سلێمانی بکەی وەکو مێژوویە باعثکەین چ خێزانێکی سلێمانی هەیە قوربانی نیابێت چ خێزانێکی سلێمانی هەیە ماڵی بێران نەبوو بێ بەدەست ڕژێمە یەک لە دوایەکەکان و بە تایبەت حەزبی باسەوە زیندانیەکانی ئەمنەکەوە ئەنفالەکە شایەت حاڵ و گەوای دەری ئەوەی کە حکوومەتی عێراقی چەقی ململانێ و دژایەتیکردنەکانی کوردی لە شاری سلێمانی و شارەکانی تر کردو. بەڵام ئەسڵی مەسەلەکە ئەوەیە کە تۆ گەلێکی جینۆسایدی بەرامبەر کراوە بە پێی یاسای نێودەوڵەتی هەر گەلێکە جینۆسایدی بەرامبەر کرێت تەنانەت لە ڕووی نێودەوڵەتیە مافی سەربەخوداواکردنی سەربەخۆیی هەیە. بۆ مێژوو هەندێک خاڵەیە گێڕمەوە گەڕێمەوە بۆ دواوە دیارە لە سەروبەندی ڕوخانی سەدام حوسێن پێش ڕوخانی سەدام حوسێنە ئەمە مێژوویە کە بۆ سەروەریە کە بۆ خودی جەنابی ڕەحمەتی مام جەلال کە لە ساڵی 2000 و پێش ڕوخانی سەدام حوسێن منیان بانگێش کرد بۆ ناو پەرلەمان کە خودی جەنابی ڕەحمەتی لەگەڵ ئەو کات کاک مەسعود سەرۆکی هەرێمی کوردستان و کاک نێچیر و کاک بەرهەم و هەندێک لەو قیادە کوردیانەی کە لە ناو پەرلەمانە بوون بە ئامادەبوونی هەموو پەرلەمانتارەکان ئەمە بەسە بۆیە باسەکەم کە گەلی کورد بزانێت و عێراقیەکانیش بزانن کە سەبەبی ڕوخانی سەدام حوسێن گەلی کورد بووە و واژۆکەشی هەڵەبجەیەکان کردویانە بۆ ڕوخان. ئەمریکیەکان خۆیان ئیشیان بە عێراق نەمابوو بۆیە کاریان لەسەرەوە کرد وەسیلەیە بەکاربێنن بۆ ڕوخانی سەدام حوسێن و سەدام حوسێن نەمێنێت لەسەر سوڵتە و دەسەڵاتێک بێنن کە لەسەر خوا سووداوەکاریەکانی خۆیان بێ. بەڵام ئایا ئەمە گەڕێنێ بۆ دوایە ئایا ئەو دەسەڵاتی کە بەکارێنەوە لەسەر خوا سووداوەکاریەکانی ئەمریکیەکانە ئەمە گەڕێتەوە بۆ گەلانی عێراق و ئەمریکیەکان خۆیان. دیارە بانگێشت کرام کە بچمە هەولێر لە بینای پەرلەمان 2 سیناتۆر هاتبوون. ئەمە ساڵی چەند کاک 2 ساڵ پێش لێدان لە حکوومەتی عێراقی 2001 بەڵێ 2001 دوو جار کۆبوونەوە کراوە لە بینای پەرلەمان 2 سیناتۆر هاتبوون بەبیرم دێ و کاتەیەکیان جۆمەکیان کە جێگری سەرۆکی ئەمریکا لە ماخیرەوە بوو دیموکراتەکان و کۆمەڵەکان کۆماریەکان بوو. ئەم بانگێشتنامەیە لەسەر جەنابی فەرمی مام جەلال بوو کە داوایان کردبوو نوێنەرێکی هەڵەبجە بابێت لە جیاتی هەموو گەلانی عێراق و لە جیاتی هەموو قوربانیەکان قسە لەسەر لەگەڵم سیناتۆرانە بکار ئەمانەیە مادام بابەتەکە وا لێ کرد مێژوویەکی جوانەکایی گێڕیتەوە لەو کاتەیە حزب ئۆپۆزیسیۆنەکانی عێراق لەو کاتەکە ئێستا لە دەسەڵاتان لێ بوونیان هەبوو بە تایبەت هێزەکەی مالیکی و هەندێک لە شیعەکان و هەندێک لە سونەکان بانگێشکرا بوون بۆ ناو ئەو کۆبوونەوەیە و میوانی سەرۆک کۆمار و سەرۆکی هەرێم بۆ سەرۆک مام جەلال بوون. ئەو کات لەگەڵیانە دانیشتویت هەڵوێستی ئەو کاتیان لەگەڵ ئێسیانەکە لە بە ئێستا شتۆ چەند جارێک جەنابەت سەردانی بەغاو کردو لەگەڵیانە هەر دانیشتویت هەڵوێسەکانیش گۆڕاوە. ئەو کاتە خواخۆیان بکە قسەیەکی خێر بکەین بۆ ڕوخانی سەدام حوسێن یەکێ بوو لەو خاڵە جەوهریانەی کە یعنی بە ئاواتی بینینی منەوە بووم بە ئاواتی ئەوەشە بووم کە قسەیە بکەم لە مەسلحەتی شیعە لایەنە شیعە و سونیەکان بێ بەتایبەت معارەزە عێراقیەکان و لە زمنیشیانە معارەزە لایەنە هەرێمەکانی خۆشمان کە ئەو کاتەیەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەردووکیان پێکەوە تەشکیلی پەرلەمانیان کردبوو. دیارە دیموکراتەکان ناڕازی بوون بە ڕوخانی سەدام حوسێن بەس جمهوریەکان قەنەعەتیان وا بوو کە سەدام حوسێن دەبێت کۆتایی پێبێت. لەسەر منەسەی بینای پەرلەمان وتی بە منی وەدوتی 20 سعات ڕێگەم کردو بۆ 20 دقیقە گفتوگۆ لە بینی من و تۆ کە تۆ نوێنەری ئێستا لە جیاتی هەمووی عێراقیەکان
دوای گفتوگۆکردن هەڵەبجە من واژێ ڕوخانی سەدام حوسێنم کردووە لە جیاتی هەموو گەلانی عێراق کە لە هاتنە دەرەوە مامی ڕەحمەتی پێوتوتی 20 دانە ساڵە لەگەڵ ئەمریکیەکانە گفتوگۆکەین کە سەدام حوسێن پێویستە کۆتایی پێدوێت دەستخۆشیێکی زیاد لە پێویستی کرد بەڵام ئەمە دەستکەوتێکە بۆ گەلی کورد بەڵام ئایا عێراقیەکان وەکو پێویست لایەن لە مەسەلەی جینۆسایدی گەلی کورد کردوێتەوە کە ئێستای ئەو حکومەی لە سەریان و پاش ڕوخانی سەدام حوسێن ئەو دەسەڵاتی کە هاتووەتە ئاراوە قیادە کۆنەکانیان باشە زانن کە چۆن هەڵەبجە و جینۆسایدیان فالکراوەکان و گەلی کورد بەکارهاو بە ڕوخانی سەدام حوسێن ئایا ئەمانە وەک پێویست لایەن لە دۆسیەکە کردوێتەوە ئایا کورد توانێتی وەکو پێویست بتوانێت ئەو جینۆسایدی کە بەردەستیەتی و وەکو وەرەقەیە بەکاری بێنە بەرامبەر بە حکوومەت یەک لە دوایەکەکان بەرامبەر ئەنجومەنەوە زیرە یەک لە دوایەکەکان بەکاری بێنێ وەکو دانیشتنیە وەکو دیباجەیەکی لە دانیشتەکانە من گلەیەکیش لە حکوومەت یاریمی کوردستانەکەم کە بەداخەوە لە ساڵی 2013 بە ژمارە 15 بڕیارێکیان دەرکردووە داوایان لە حکوومەتی عێراقی کردووە کە ئێمە سەرهات و ژێرخانی هەرێمی کوردستان دەستکاریەکەین و بۆ بژێوی خەڵکی کوردستان بەکاری هێنین ئەگەر لە ماوەی سێمانگە حکوومەتی عێراقی ڕەزامەند نەبێت لەسەر قەرەبووکردنەوەی مادی و گیانیەکانی گەلی کورد ئەوە ئێمە لەو داهاتی کە لە نەوتە ئیفرۆشین قەرەبووی زیانە مادی و گیانەکانی گەلی کوردەکەیەوە ئەوەی کە ئەمان داوایان کرد پرۆژه یاسای جارێ ئەسڵەن خەلەلێک لە بڕیاردانی پرۆژه یاسایەکی پەرلەمان هەیە پەرلەمانی هەرێمی کوردستان هەیە پێویستە تعدیل بکرێتەوە دیارە زۆر بە پەلەپەلی بڕیاریان نا دوای ڕوخانی سەدام حوسێن بڕیاریان نا کە گەلی کورد جینۆسایدی بەرامبەر کراوە بەڵام خەلەلەکە لە چیایە ئەمە خەلەلەکە لەوایە کە پێویستە یاساییەکانی پەرلەمانی کوردستان پێناسی بۆ بکەن تەنها بەوە کافی نیە تۆ لەناو پەرلەمانە بڕیارێک لەسەر پرۆژه یاسایەک بیت بەڵام پێناسە بۆ تاوانەکەی نەکەی ئایا ئەم پرۆژه یاسایە چۆن دابەزێنیتە خوارەوە بە یەک دێڕوشەکەیان کردووە تەنانەت لە پەرلەمانی کوردستانی خۆشی نەچوەتە پێناسەکردنێکی جینۆسایدی گەلی کوردەوە دوو کاتێکە لەگەڵ حکوومەتی عێراقی تەشکیلی حکوومەتی عێراقی کرا لایەنە سیاسیەکان کە گفتوگویان لەگەڵ حکوومەتی عێراقیا کرد توانیان چ وەرەقەیەکی زەخت بەکاربێنن بەرامبەر گەلە معقولە حکوومەتی عێراقی قوتی لەسەر قوتی گەلانی عێراق قەرەبووی زیانە مادی گیانەکانی کۆی تەکاتەوە من لە ماوەی پێشوا لەگەڵ تیمێکی پارێزەری عێراقی کە لە ئوسترالیا ژیان بەسەرەبەن هاتوونەتەوە پێکەوە دانیشتن پێنج پارێزەرە بە ئاگاداری هەندێک لایەنی تایبەتی دانیشتێکی 5 ساعتی 6 ساعتیمان کردو لەسەر ئەو کێشە گیرگرفتانی کە هەیە لەناو حکوومەتی عێراقیەوە بەداخەوە حکوومەتی عێراقی لە سەروبەندی بڕیاردان لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بڕیار لەسەر تاوانی بە جینۆسایددا تەنانەت لە کاتی خۆشی حکوومەتی عێراقی و دەستی باڵای تاوانبارەکان کە خۆم یەکێ بووم لەو شایەت حاڵانەی لە نزیکەی 2 ساعت و نیم ڕوبەڕووی تاوانبارەکانی سەدام حوسێن و عەلی حەسەن مەجید وەکو شایەت حاڵێک و وەکو زۆرترین بەڵگە کە کۆم کردوێتەوە ڕاوەساوم بەرامبەریان تەنانەت دەست و باڵای دەسەڵاتی دەوڵەتە ئەقلیمیەکان و خودی عیلەکەی عەلی حەسەن مەجید دەور و تاسیرێکی هەبوو لە کە هەوڵیەدا بە هەر شێوە بێ لە شوێنەکان زۆرێک لەو دیکتاتۆرانە ڕزگار بکات بەداخەوە کاراسانی هەبوو لە کاتی خۆشیە لەلایەن هەندێک لایەنەوە بۆ ئەو پرۆژەیە کاتێکیش کە پرۆژە یاساکان دەرچووە ئەو لایەنانە ئێستا لە دەسەڵاتان کاک بەدڵنیایە گرگیان لێ بێت ئەزانن مەبەستمکیانە لە دەسەڵاتان و هەندێک خەڵکیشیان ناوەتەوە هێناوەتەوە بۆ ئەو دەسەڵاتی کە لە پەرلەمانایەوە زۆر پرۆژە یاسا هەیە بەرامبەر بە گەلی کورد ڕێگریان لێ کردووە و هەنگاوەکانیان زۆر مەترسیدارە و ئەبێ کار لەسەرەوە بکرێ بەڕاستی حکوومەتی عێراق هەرێمی کوردستان زۆر لاوازانە مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقی کات و حکوومەتی عێراقی ئامادە نییە هەتا ئێسێ کە من قسە لەگەڵ جەنابتان ناکەم چ لە پەرلەمان چ ئەنجومەنی وەزیران چ معقولێتێکی تایە حکوومەتێک کە میراتگری حکوومەتی عێراقیە وەکو لە پێشوە باسمان کرد قەرەبووی ئەوە موزیانە مادی تەنانەت دوو جێل ئەوانەشی کە بمبورە بە ئەمە تەواوکەم ئەوانەشی کە چوونەتە ڕەفحا بە ئێستەشەوە کە مناڵیانە بێت قەرەبوویان نەکرێتەوە ماگانە یارمەتیان هەیە باشە تۆ چەندین جار لەگەڵ حکوومەتی عێراقی و هەروەها حکوومەتی ینی هەرێمی کوردستانیش کۆبوویتەوە قەت گفتی ئەویان پێناوی کە قەرەبوو بۆ ئەکەنەوە من بۆ خۆم هەر لە سەردەمی سەرۆکەکانی یەک لە دوای یەکەکان لە غازی جێلیاوەر و دواییش سەرۆک کۆماری ڕەحمەتی جەنابی مام جەلال و دوا بە دواییش هەموو سەرۆک کۆمەرەکان لەگەڵ سەردانی هەموویم کردووە لەگەڵ تیمی هەڵەبجەیەکانە کە دانیشتوین بەڕاستی سەردانی پەرلەمانمان کردووە یەکی لەو کێشە و گیر و گرفتانە هەیە تا ئێستا پەرلەمانی عێراق بە ڕەسمی پێناسەیەکی تەواوەتی بۆ مەسەلەی قەرەبووی گەلی کورد نەکردوێتەوە و ناشێوێ خۆی با لەو قەرەی ئەو بڕیارە بەڵام لەگەڵەوەشا بەڕاستی هەندێک پەرلەمانتار پرۆژە یاسایەکی تەواویان تەسلیم بە حکوومەتی عێراقی کردووە کێشەکە لە خاڵێکایە کە کاتە دێتە سەر قەرەبووکردنەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە 1960ەوە ڕیزبەندیەکەکات هەتاوەکوە چێتە ساڵی 1970 ئەمە
من قەناعەتم وایە کە حکوومەتی عێراقی ناوێرە بچێتە ژێرباری ئەو قەرەبووە و هەندێک جاریشتا ئەو کاتانەی کە پرۆژە یاسا و خەلەلەکانی ناو پەرلەمان و کێشەکانی ناو عێراق لە ڕووی سیاسی و یاسایی ئەوەندەم بەهێزە ئەوەندە ململانەکان تونند و تۆڵن لایەنەکانی خۆشمان ناتوانن وەک پێویست ئەوەی کە زەڕورترێکە لە هەموو ئەو بابەتانی کە پێویستە بۆ گەلی کوردی فەرهەمکەن بتوانن بیخەنە ناو دیباجی پەرلەمانەوە لە پرۆژە یاساکانە وەکو خاڵ من بە تەحەدا وێڵم هیچ پرۆژە یاسایەک لە چەند ساڵی ڕابردوو لە ناو پەرلەمانە دەنگی لەسەر نەدراوە ئەگەر دەنگیش تاکە دەنگدانێک کە درابێ مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجەیە بەڵام لە ڕابردووە هیچ یاسایەک لەسەر مەسلەی قەرەبووکردنەوە لە کاتێکە دادگای باڵای تاوانەکانی عێراق قەراری ڕسمییاوە بە قەرەبووکردنەوەی زیانە مادی و گیانەکانی گەلی کورد ئێمە لایەنێکی بەجێ هێڵین بۆ حکوومەتی یاریمی کوردستان کە پەیوەستە بە مەسلەی قەرەبووکردنەوە بەڵام لە ڕووی معنەویەوە تۆ حکوومەتی عێراقی من معنەویەتەکەیم زیادە لە ئەساسترێکە وەکو بەشەکەی خۆم کە لە چپەی وەندێکی لەگەڵ دادگای لا هەیە لەگەڵ ئەو وڵاتانە هەیە کە هاوشێوەی هەڵەبجە جینۆسایدیان بەرامبەر کراوە من لە چەندجارە سەردانی هۆلۆکۆستم کردو ئەو دۆسیەی کە باسیەکەن لە ئەمریکا و لە پەرلەمانی بەریتانیا و لە شوێنەکانی تر سەبارەت بە مەسلەی کیمیابارانی هەڵەبجە و ئەنفالکراوان و دۆسی ئەنفال و شنگال لەوێش ململانێکی سیاسی لە ناو دۆسیەکانە هەیە لە لاهای کاتێک کێشە و گیر و گرفت دێتە سەرەوەی کە هەڵەبجە و ئەنفال و فەیلیەکان ئەهێنینە بەرباسی لێکۆڵینەوە ئەڵێن ئەمانە جینۆسایدی گەلی کوردن ئەوان ئەندامەکانیان پێنج کۆیەکە بە پرۆژە یاسایەکیان لە دادگای لا هایدا بەزانتەوەتە خوارەوە ئەڵێ پێش 2002 هەرچی ڕوویاوە ئێمە کێشەمانە دوای 2002 هەرچی ڕوو بدات ئێمە ئەمە وەکو کەیس وەرەگرین واتە ئەو حکوومەتانەی ئەگەر مۆڵەتمەی بە ئەمە تەواوکەم ئەو حکوومەتانی کە ئێستا لە دادگای لاها سەرپەرشتینە حکوومەتەکانی خۆیان لە ڕابردووە سەرپەرشتی پێدانی دەیان جۆرچێکیان بە حکوومەتی عێراقی کردووە لەبەرەوە ئامادەنین حکوومەتەکانیان بخەنە ژێرباری قەرەبووکردنەوەی زیانە مادی و گیانەکان پرسیاری ئەو لەکەم کاکارەزانی ئەو ئەندامانەی دادگای لاهای هەروانن کە چەکی کیمیایی و چەکی خۆکوژان بە دەوڵەتی عێراق فرۆشت و بە ڕژێمی بەعس فرۆشت و بۆ چەکە بە نمونە وڵاتەکان هەڵەبجیان پێ کیمیاباران کردو باشە ئێستا کە ئەم بابەتی هەڵەبجە یاخود کیمیابارانی هەڵەبجە وەکو جینۆسایدێک بناسیێنرێ ئەمانش نابێ وا بن کە حەق بنەوە بە خەڵکی هەڵەبجە یا مەسەلەن چۆنەڵێ ئەو کارە ساتی کە کراوە ئەوانش بەشدار بوونتیا ئێمە چەندجارە هەوڵمانە پەرلەمانی کوردستان و لە ئاخیرەشەوە پەرلەمانی عێراق پرۆژە یاسایەک دەرکات بەداخەوە لە سەروبەنی ڕوخانی سەدام حوسێنە حکوومەتی عێراقی لە دادگا بانگێشت کرا دادگای لەهای ئەوان تیمێکیانێ بۆی ئەو وڵاتانی کە یانێ ببنە ئەندام لێوێ واژۆی ئەندامێتیەکە بکەن سەیرێکی وەرەقەکان کردو دوای 40 شەو پەشیمان بوونەوە لەو بڕیارەی کە قەرار بوو دانیشتنی لەسەر بکەن لەسەر مەسەلەی واژۆکردن و قەرەبووکردنەوەی یا جینۆسایدی گەلی کورد بۆیە عێراق کشایەوە لەو ڕێکەوتنامەیە ئێستا دەبێت پەرلەمانی عێراق جارێکی تر کار بکات بۆ ئەوەی یەکەم ڕێگەگیری بکرێت لەوەی کە هەنگاوێکی زۆر جدی هەیە لەسەر گەڕانەوەی بەعسیەکان بە هاوکاری هەندێک لایەنی ئەقلیمی و تەنانەت گومانەکرێت کە ناوخۆییشی تیابێ لە ناو عێراقش و لە ناو هەرێمی کوردستانیشان کامە خاڵێکی زۆر مەترسیدارە من هیوادارم ئەمە هەڵەبێت کە لە هەرێمی کوردستان ڕێگە نەدرێت هیچ بەعسیەک و هیچ لایەنێک و هیچ کۆنە بەعسیەک و تاوانبارێک هەنگاو بنێتەوە بەرەوەیەوەی کە لە ژێر ناوی جۆرا و جۆرە هەر بۆ نمونە لە ڕابردووە دەرکەوت کە لە پەرلەمانە چەندین بەعسی بانگێشکراوە و دەرکراوە بۆیە حکوومەتی عێراقی ئەبێ کار لەسەرەوە بکە ئەمە کێ ئەبێ بیکات ئەبێ نوێنەرەکانی گەلی کورد کە ئەچنە پەرلەمان کاری ڕئیسیان کاری سەرکیان ئەوە بێت کە چۆن بتوانن پەرلەمان پرۆژە یاسایە دەرکا کە ببێتەوە بە ئەندام لە دادگای دادی نێودەوڵەتی بۆ ئەوەی جارێکی تر جورئەتی ئەوە نەکە هیچ حکوومەتێک کە بێتە سەر حکوم بەرامبەر بە گەلی کورد مافی خۆیەتی کە کەس نەتوانێت جورئەتی وە بکە بەرامبەر بە گەلی کورد ڕاوەسێ بەڵام ئایا ئەمانی کە لای خۆمان کە لە ڕابردووە چوونەتە ناو پەرلەمانی عێراقەوە هەنگاو ئەو هەنگاوە جدیانەیان ناوە حکوومەتی عێراقی پەرلەمانتارەکانیان چەندێ ڕوبەڕوویان ڕاوەساونەتەوە معقول نییە ئێستا تۆ جینۆساید بەرامبەر گەلێک کرابێت لە ڕووی نێودەوڵەتیەوە ناتوانی جارێکتر هیچ جۆرە جینۆسایدێکی بەرامبەر بکەیتەوە لە کاتێکا سوپای عێراقی هیچ زمانەتێکی نییە هیچ زمانەتێکی بۆ نییە بۆ ئەوەی تاوانی هاوشێوەی هەڵەبجە و ئەنفال و شوێنەکانی تر دووبارە نکاتەوە بەڵام جەوهری مەوزوعەکە لەسەر چیەتەوە حکوومەتی عێراقی کراوە بۆن لە سەردیمەمە لە شنگال کراوە چی کراوە جینۆساید کراوە بەڵێ یعنی زمانەت نییە بۆ ئەوەی کە جێ سوپای عێراقی لەبەرەوەی سوپایەکی نیشتیمانی نییە لای من لای هەچ کەسێ نیشتیمانی لای منی شنگال کرا بە
يعني بابەتەکە ڕوونکەینەوەی کە لە شنگال کراوە بڵین داعش و ئەو هێزە تاریکپەرستە بوو حکوومەتی عێراق ئەو جینۆسایدی نەکرد یانێ کە وەکو جینۆساید بەڵام سوپای عێراقی تیا کشایەوە بەڵە تیا کشایەوە ڕێگا بکات ڕێگا خۆشکرد بوو باش کاگاراس ئێمە تا ئێستا لە هیچ دادگای یاخود لە هیچ وڵاتێکی نێودەوڵەتیە لە هیچ وڵاتێکە ئەندامی نەتەوەیە گرتووەکان بێ بە کەیسی کورد ئەم کەیسانە بە جینۆساد نەسەنراون نەخێر بەداخەوە یەکێکە لە خەرە لە هەرە زۆر گەورەکان ئەوش خەلەلەکە گەڕێتەوە بۆ خۆمان لە ناو پەرلەمانی کوردستان ئێمە تیمێکی پارێزەری ئەمریکیەکانمان هێناوە نزیکەی 10 ساڵەکەیش لەسەر کەیسی جینۆسایدی گەلی کوورد دەکات لە هەڵەبجەوە دەستی پێکردو بڕیارە بچێتە ئەنفالەکان و لە شنگالیش دەستی پێکردو ئەم پارێزەرانە کەسی زۆر بەتوانای نێودەوڵەتی لەسەر ئاستی نێودەوڵەتی کار لەسەرەوەکەن ماوەی یەک دانەسار ڕاوەسان بەدیان پەرلەمانەوە تەنها پرۆژە یاسایەکیان پێشکەش کرد تەنها پەرلەمانی کوردستان خوێندنەوەیەکی بۆ بکە بڵێ فعلەن هەڵەبجە ئەنفال و فەیلیەکان و بەرزانیەکان جینۆسایدی گەلی کورد بەداخەوە لەناو ئێستش بۆ بێژوێڵن پەرلەمانی کوردستان ئەو بڕیارەی نەیان بۆچی بڕیاری نییە ئەمە پرسیارێکە دەبێت لە داهاتەوە وەڵام بدرێتەوە ئەگەر ئەو پرۆژە یاسایە بڕیاری لەسەر بدرایەوە بچوایەتە ناو دادگا تابیبی بکردایە بەڵێ بەدواچوونەکە ئەوەیە کە قسەمان لەگەڵ پەرلەمانە کردووە هەمیشە وتویانە پرۆژەی گرنگتر هەیە من نازانم لە مێژووی گەلی کووردا پرۆژەدا هیچ پرۆژەیەکەیە لە جینۆساید بەرامبەر بە گەلێ بکرێ گرنگتر بێت لەوانەیە هەندێک ئێستا بپرسن لە کێ ئەم قسەی کردو وەڵام نەدانەوەی ناو پەرلەمان و نەخستنەبەر بەرنامەی باس و خواستەکان و بۆ خوێندنەوەی ناو پەرلەمان وەڵامی ئەوەیە کە مەبەستیان نەبووە پرۆژە یاساکە بخنێتەوە ئێستا پرۆژە یاسایەکی تر نووسراوەتەوە هیواداری پەرلەمانی کوردستان هەرچی زووە کارا ببێتەوە بۆ ئەوی بتوانرێت ئەو پرۆژە یاسا خوێندنی تەواوی بۆ بکرێت ئەمە هەنگاوێک بۆی ئەو کۆمپانیای نزیکەی 520 کۆمپانیای بیانی هاوکاری حکوومەتی عێراقیان کردووە و چەنانت ئێستا نزیکەی 23هەمین دادگایان لەناو دادگای سلێمانی کە هەفتەی پێشوو بەڕێوە چووە پارێزەرەکان کردویانە و نوێنەری ئەو تۆمەتباری ئەو دادگایانەی ئەو کۆمپانیانەی کە ناویان هێراوە تۆمەتبار کراوە تەنانە زۆرێک لەو کۆمپانیانە کە سەردانمان کردو ناوەکانیان گۆڕێەوە لە ئەڵمانیا و لە وڵاتەکانی تر ناوی کۆمپانیەکانیان گۆڕێەوە بە جۆرێکی تۆ ناتوانانی مامەڵیان لەگەڵاکەی دوایەوە پرکە سەردانیان کراوە پیان وتون ئێوە 20 ساڵەمە پێشتر بۆ نەهاتوون سەردانی کۆمپانیاکە بکەن بۆی سکاڵای خۆتان تۆمار بکەن ینی هەندێ خەلەل هەیە لە لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام ئەوەی کە سەرەکی بێت من فۆکسی قسەکانمە خەمە سەر حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی میراتگری حکوومەتی پێشووە و جینۆساید بەرامبەر گەلی کورد کراوە چۆن جورئەتی ئەوە کە قوتی فەرمانبەرما ببڕێت یعنی ململانەی سیاسەکەی گەشتوتە ئاستێکەوە گوێی لەوە نییە کە ئەو هەموو قوربانیە هەیە خوێنی قوربانیەکان بووە سەرەوەی خوێنی قوربانیەکانی جینۆساید بە تایبەت ئەنفال و هەڵەبجە و ئەو چوار جینۆسایدە بووە کە حکوومەتی عێراقی ئێستەی لە سەردانیشتووە بەڵام لە کاتێ لە ململانە سیاسیەکانە وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران دەسەبا بۆ قوتی باشە ئەو هەموو بریندارە و هەموو دایکە بەتەمەنە ژیان بەچی بەرەن بەڕێوە لە کاتێکا کە تۆ موچەکەیان نەلێرە ئەدرێنە لە حکوومەتی عێراقی ئەدرێن لەبەرەوە پێویست بەوە کات بەڕاستی هەنگاوی جددی بدرێت پەرلەمانتارەکان زۆر بوێرانەتر شەرم ئەبێت تەرکە لە داواکاری و داخوازیەکانی گەلی کورد لە دانیشتنی داهاتووە. بەڵێ کاگاراس ئەمە لایەنە سیاسەکە بێنە سەر دوو لایەنی تر هۆنەر و سینەما وەکەزانی لە جیهانە و جینۆساید لە هەر وڵاتێک بوو بێت فیلمێکی بۆ ئەوە کراوە فیلمێکی بۆ دروست کراوە بۆی تەواوی وڵاتەکانی تر ئەمە ببینێ با ئێمە سەیری هەڵەبجە بکەین لە هەڵەبجە هیچ فیلمێک هیچ بەرهەمێک دروست کراوە بۆی کە ببرێتە وڵاتانی تر بە تێر و تەسەلی وەکو خۆی ئەو ڕووداوە بگێڕێتەوە بۆی تەواوی وڵاتانی کە جینۆسایدی و کیمابارانی هەڵەبجە ببینن بۆ ئەوەی کە لە دادگاکانی وڵاتەکانی تر ینی داوا بۆ مافی کوردی بەتایبەتی هەڵەبجە بکرێت. ئەگە سێرێکی مێژووی هۆلۆکۆست بکرێت ئێستشەوە فلیم لەسەر ئەو کەسانە دەرەکەن و تەنانەت ئەگەر شتێکی سادەی مناڵی دۆزرابێتەوە بەدەیان لێکۆڵەرەوە ئەچن لێکۆڵینەوە لەسەر ئەو دۆسیەکەی ئێمە تەمەنی ئێمەی ئەنفال و هەڵەبجە و جینۆساید کراوان تەمەنمان تەمەنی نوح نییە خی گەورە مەسەلەن کەسێکی وەکو من و هێشتوەتەوە بۆ ئیشایەت قاڵم لەسەر و تاوانەی بەرامبەر بە گەلی کورد کراوە یعنی سەرنج بە کەسێکی وەک من خاوەنی 12 قوربانی بەستە ناخێزانەکەی خۆمە حەو خوشک سێ برا دایک باوک ئەمە لە هەر وڵاتێکی ترا بووە ئێستا دەیان فلیم و بەڵگە و دیکۆمنت لەسەر ژیانی هەر تاکێکی وەکو من دروست کراوە
یعنی بێنە لەبەر چاوی خۆت من تەمەنی مناڵیم نیو سەعات پێش نیوەڕۆ لەگەڵ ماڵەوە دانیشتوم یاریم کردووە نیو سەعات دوای کیمیا بارانەکە لەبەر دەما 22 کەس کەوتون کە بەس تەنها 12 ماڵی خۆمانە هەشت کەسی ماڵی خاڵۆمە نەنکم و خاڵۆیەک ترم ئێمە تەمەنێکی زۆر کورتمانەیە ئێستا تەمەنی من بەرەو هەڵکشانی بەرەو گۆڕستانە ڕوات پێویست بەوە کات کە گەلی کورد هونەرمەندەکان ڕۆژنامە نووسەکان ئەوانەی کە توانای بەڕێوەبردننی فلیمانەیە خەڵکێکی زۆر بەتوانان لە کوردستانە هەیە لە پارێزگای سلێمانیا کەسانێکن کە لە ڕابردووە بۆ مێژوو باسیکەین هەنگاوێکی زۆر جدیان ناوە بەڵام لایەنی پەیوەندیدار لە هاوکاریکردن و پشتیوانیکردن مقەسەرە هونەرمەندی باشەیە نووسەری باشەیە ئێمە باش هەیە لە ناو هەڵەبجە خەڵکمان هەیە لە ناو سلێمانی لە شوێنەکانی تر کاتێکەیەت خەڵکی کوردستان ماندووە لەو کارەساتی بەرامبەری هاتووە لەو تاوانی بەرامبەری کراوە لە گێڕانەوەی هۆکارەکەشی ساڵانی ڕابردووە کە چ نەهامەتێک بەسەر گەلی کووردا هاتووە بەڵام ئەم هونەرمەندانە پێویست بەوە کات بەڕاستی لەسەر ئاستێکی باڵا و بانگهێشتی هونەرمەندانی جیهانی بکرێت و پرسوڕایان پێ بکرێت و ئەو نووسەرانەی کە توانای نووسینەوەیان هەیە پێش هەموو کەسێ منهانی خەڵکی جینۆسایت کراوەکانەکەم کە ماندوو نەبن ئێمە مێژوویەکمان بەسەر هاتوو تاوانێک بەرامبەر بە گەلی کورد کراوە من پێویستیم بەوە هەیە هەموو کەس بە تاوانی گەلی کورد بەو تاوانی بەرامبەر بە گەلی کورد کراوە پێی بزانێت حەزەکەم هەموو دنیا بزانێت کە کەسێک هەیە ناوی ئارازە زۆرترین قوربانی هەیە لەسەر ئاستی هەموو گیان و کوردستانە بە پێوە خۆم ڕاگرتووە قسە لەسەر جینۆسایدی گەلی کورد دەکەم کەواتە لە داهاتووە ئێوە ئامانجتان چێت چۆن هەوڵێن هەتاکو مافی خۆتان لە حکوومەتی عێراقی وەرنەگرنەوە واز نێنن پەرلەمان زۆر گرنگە ئەو پرۆژه یاسایانەی هەیە کە قسەی لەسەر بکات ئەبێ تۆ مێژووی ڕابردوو بنووسیتەوە لە ئایا پارێزگای سلێمانی ئەو هەموو جینۆسایدی بەرامبەر کراوە لە ساڵەکانی 63ەوە ناکرێت تۆ قڕگە و مەڵکەنی و گەڕەکانی سەرچنار و مێژوو ئەعدامات و ڕەمیکردنی خەڵکو و تەنانەت هەر بڕە سەرێکی مێژووی ئەنفالەکە بکەم مێژووی سلێمانیت بۆ دەرەکەوێت کە چ نەهامەتیە بەرامبەر گەنجان و پیر و پەکەوتەی خەڵکی سلێمانی کراوە دوایی ئەبێ هەنگاو بنەی بۆ هەڵەبجە و ئەنفال و قەڵاتزێ و چەمچەماڵ و ڕانی و شوێنەکانی تر کەیسێکی وەکو سەی سادق و پێنجێن و قەڵاتزیێ ئەمانە دایان خستووە پێویستە زیینو بکرێتەوە پێویستە ئەمانە بچێتەوە بەردادگا کەیسی وەکو مناڵەون بۆکانی ناو هەڵەبجە مناڵەون بۆکانی ناو ئەنفال کراوەکان بۆ ئەبێ حکومە خەڵکی هەڵەبجە و نەخۆشخانەی هەڵەبجە و نەخۆشخانەی بەرکەوتوان بپارڕێتەوە بۆ دەرمان کاک ئاراس قسەیەکی جوانت کرا ڕبی 1000 ساڵ تەمەنە بەها بە کوردێکی خۆمان کارەوە خوا تەمەنێکی بە منیاوە کە من شاید حاڵ بووم بەسەر ئەم ڕووداوانەوە هەر بەجددی تاسە کتێب نووسینە شتێکت نییە کە ئەم چیرۆکانە هەمووی بنووسیت ینی تەمەندرێژ بیدی شەڵڵا بەڵامێتە خۆ تەمەنش بەدەست کەزنی وەنیە لە کۆتاییە بە تەمانی ئەم چیرۆکانە هەمووی بنووسیتەوە لە کتێبێکا بێت و چاپی من سپاسی زۆر لە نووسەرەکانەکەم بە تایبەت برایم هەورامانی کە یەکێکە لەو کەسانی کە بەجددی هەوڵی جدیە بۆ نووسینەوەی مێژوو بە دڵنیایەوە من مێژوویەکی خۆمم نووسیوەتەوە و باسێکی پێش کیمیاباران و دوای کیمیابارانم کردووە ژمارێکی زۆری لێ چاپکراوە هیوادارم ماوەیەکی تر هەوڵ بدرێ ئەو کتێبە جارێکتر بۆ مێژوو دووبارەی بکەمەوە پێشم باشە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە بە تایبەت ئێستا کە هەڵەبجەیەکی پارێزگایەکی نوێ وەزارەتی ڕۆشنبیری هات بدرێت و ئەو شوێنانی کە لایەنی معنین بە تایبەت بەڕێوەبەراتی شەیدان و ئەنفالکراوانی هەڵەبجە پشتگیری بکرێت بۆ ئەوەی ئەو دۆسیانە لەگەڵ مۆنومنتی هەڵەبجە وای لێ بکرێت کە هەموو تاکێکی هەڵەبجەیەکان هەرچەندە هەندێ بەڵگە و دوکومنتی تایبەتی کۆکراوەتەوە لەسەر بریندار و لەسەر ونبووان و لەسەر کەسوکاری شەیدان بەڵام ئێمە وەک گەلی کوردیان چیرۆکی تراژیدیامان هەیە من یانی یەک نمونەی تراژیدیا هێنمەوە لەسەر و پرسیاری کە جەنا بکردە ئایا هونەرمەندان چی بکەن یەک نمونەی بچکۆلە بۆ هاوڵاتیان بە داوای لێبوردنەوە گەر هەر هاوڵاتیەک دڵگران بێ بە گەورەی خۆی بمان بورێت ڕۆژێک لە تاوانی ئەو ڕۆژی کە کیمیابارانی هەڵەبجەکرێت هاوڵاتیەکی هەڵەبجەیە چێ بۆ کارکردن بۆ گوندی عەنەب مناڵەکانی بەجێڵێ چوار کوڕ و کچێکی چوار کچ و کوڕێکی بەجێڵێ لەگەڵ خێزانەکەیە نیوەڕۆکە کیمیابارانەکەی هەڵەبجە ئەکرێت ئەمە بۆ یەکی ئەرمەوە یعنی هەر نووسەر و هونەرمەند و هەر فلیمسازێ بیاوێتەنا ئەمە کافیە بۆ ئەوەی تا مێژوو هەیە هەموو دنیا بزانێت چی بەرامبەر بە گەلی کورد کراوە ئەمە لە بابەتەکە دەرەچێت بەس ئەمە مێژووە بۆ هونەرمەندان هاوڵاتیەکە چێتە سکورتی بکەیتەوە بەپەلە باسیەکە بەس مەعاناتە بەڕاستیەمە
نایڵن بگەڕێتەوە بێتەوە بەلای مناڵەکانی کە شەوەیەتەوە ناڕ مناڵەکانی خەوتون چاڵ هەڵکردراوە مناڵەکان یەکا بە ژێر خۆڵەوە کابرا ئەڵێ با سەگنیان خوارد بەیانی کە ئەگەڕێتەوە دراوسەکان پێڵێ تۆ مناڵەکانی کۆڵە کردومە بە ژێر خۆڵەوە ئەڵە چۆن کردوتە خۆی هەمومان خەوتوین کابرا بە زیینوی مناڵەکانی خۆی زیندە بە چاڵ کردووە لەبەرەوە هوەر و هوەرمەندان نووسەران ئەتوانن کار لەسەر ئەم بابەتانە بکەن منی هیوادارم میلەتی کورد پێویستی بەوە نەبێ بپارڕێتەوە مافە ئەبێ وەری بگریت ئەبێ بسەندرێت و ئەبێ ئەو میلەتی کووردە وای لێ بێتەوە جارێکی تر نەپارڕێتەوە لە هیچ حکوومەتێکی داهاتواوی گەلی کورد بە مافەکانی خۆیان بگەن بە تەواوەتی ئەو کەسانی کە لە جینۆسایدا بوون و بەرکەوتە بوون یاخود خێزانەکانیان بەرکەوتی ئەو کارە ساتانە بوون ئاراز عابد تاقانی جینۆساید زۆر سپاس کە ئەمڕۆ لێرە ئامادە بوون زۆر سپاس.